کتێبی مەسیحەکانی شاری سلێمانی و لە یادەوەری و بە دواداچوونەکانمان بڵاو بۆتەوە. جا ئەم کتێبە لە واتە لە بڵاوکراوەکانی گەورە نووسەری لەتیف بۆڵا سەرافە کە خۆی دانیشتوی شاری سلێمانیە و دەمێکە لێرە دەژی و خۆشی کەسێکی مەسیحیە. جا گفتوگۆی زیاتری لەگەڵاکەین بۆی کە باس لە ئامانجی ئەم کتێبە بکەین و ناوڕۆکی ئەم کتێبە باس لە چیەکە. مامۆستا زۆر بەخێر بێ و زۆر سپاس کە ئەمڕۆ لێرەی ماندوومان کردی ببوورە. بەخێر بێ مامۆستاجان. ماندوو بوون نییە، زۆر سپاس، خۆش زۆر سپاس دەکەم. مامۆستا با سەرەتا ئەو پرسیارە واتە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئامانجی بەڕێز لە نووسینی ئەم کتێبە چییە؟ ئامانجی نووسینم لەم کتێبە ئەوەیە کەوە بەشێک لەم شارە کە مەسیحین ناویان نەڕجێ و نەفەوتێ، چونکە ئێمە هەموو کاتێک بە یەکەوە ژیاوین و بە یەکەوە جوانین. جوانی ئەم شارە بە پێکهاتەکانی تر بە یەکەوە جوانتر و ڕوونتر و ئاشکراترە بێت. ئەم شارە ناوبانگی هەیە کەوا شاری پێکەوە ژیانە، شاری ڕۆشنبیریە. ئەمەش ئەوە گەێنێکەوە هەموو نەتەوە و ئاینەکان بە یەکەوە لە جوولەکە و مەسیحی و نێتیدی و کاکەیی هەر لە دێر زەمانەوە بە یەکەوە ژیاون بەبێ ئاژاوە بەبێ کێشە. ئەمە ڕوویەکی شارستانی ئەم شارە دەرەخات. بۆیە ئەم کتێبەم نووسی بۆ ئەوەی مێژووی نەوەیەک نەفەوتێ بمێنێتەوە وەکو یادگاریەکی کۆن بۆ ئەم شارە خۆشەویستە. دەستەکانە خۆش بە مامۆستا. باشە لە کتێبەکەی مامۆستا ئاماژت بە مێژووی مەسیحیەکان کردووە، ژماری دانیشتوانی مەسیحیەکان لە کۆن و لە سلێمانی تا ئێستا چەند بووە؟ لە پێشترا زۆر بوون، ئێستا زۆرن، هیچ گۆڕانکارییان بەسەرا هاتووە؟ کڵێ گۆڕانکاری تیا بەسەر هاتووە، چونکە مەسیحیەکان لە بیدایەتا زۆر کەم بوون لە بەشێ لە گەڕێکی چابوونکەران کە سەر بە گەڕێکی گۆیژەیە لەوێ کۆبوونەوە بە دەوری کەنیسەدا خانوویان بناتناوە لە بنیاتنانی ئەم شارەوە. ئەمان هەر لێرە بوون، هاتوون لەگەڵ بەیەکەوە لەگەڵ بابانەکان و هەروەها کە لێرە جێگیر بوون وردە وردە ژمارەیان جیا کردووە و خانوویان کردووە و تێکەڵاوی هەموو بەشەکانی تری خەڵکەکە بە یەکەوە ژیاون. ئەنجە دوایەوە ئەم مەسیحیانە وردە وردە ژمارەیان زیایی کرد، بەڵام هەنێ جار بەهۆی شەڕ و شۆڕەوە و بەهۆی ناخۆشی زروفەوە و بەهۆی کاتی زەمانی سەدام حوسێن عەسکەری درێژخایان بۆ هۆی ئەوەی کەوا هەندێک لەو خێزانانە بە تایبەتی لە گەنجەکان ڕووکەنە هەندەران. بۆیە ئەم ژمارەیە ژمارەیەکی تەواو سابت نییە، لە کەم و زیادبوونایە. مامۆستا گەر باسێک لە ناوڕۆکی کتێبەکە بکەین، ئەم کتێبە واتە باسی لە ژیانی چەند کەسێکی تایبەت ئەکا کە باسە لێ کرد بێت لە شاری سلێمانیە ژیا بە یاخود تایبەتە بە ژیانی خۆ بە گشتی چۆنە؟ ئەم کتێبە بریتە لە سێ بەش. بەشێکی لە ژیانی خۆم کەوا من تا ئێستا گەیشتومە ئەم تەمەنا لە ئەوە ڕۆژی ژیانی خۆمەوە هەمووی نووسیوە کە ئەوەڵ ساڵ چوومەتە مەکتەبی گۆیژە، گۆیژەی کوڕان، هەتا چانەوی و خودی پەروەردەی تەواو کردووە بووم بە مامۆستا. هەمووی ئەوە ژیانی خۆم بەشێکیەتی. ژیانی خۆشم لە خۆشی و ناخۆشیە بەشی وەکو ژیانی هەموو کەسێکی ناو ئەم شارە وایە کە بەیەکەوە ژیاوین، چونکە ژیانی من لەگەڵ ژیانی برادەرێکی خۆم هیچ فەرقی نەبووە، هەمومان ناخۆشیمان دیوەوە پێکەوە ژیاوین و ئەو کاتە ژیان زۆر دژوارتر بوو لە ئێستا. لەخوا بەزیابێ ئێستا ژیان خۆشترە،
لە هەموو بارێکەوە لە چاوجاران نەخوا بەزیابێ. باشە مامۆستاجان ئەگەر پێم بڵێ ئەم کتێبە ئەمڕۆ بڵاوە بێتەوە وایە؟ بەڵێ دوێنێ هیچ کۆنفرانس و کۆنگرەیەکتان بۆ کرد کە باز لە کتێبەکە بکەن یا هەر ئەمڕۆ لەگەڵ بڵاوکردنەوەی کتێبەکە دوێنێ ناچینەوەی ناچاندنی کتێبەکەمان بۆ کرد لەخوا بەزیابێ ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و لێپرسراوانیش هاتبوون و ئەمە دڵخۆشکەرەوەیکی خۆشەکەوە ئەمە نمونەیەکە لە پێکەوە ژیان ئەوە پیشانەکەوە ئێمە هەموو کاتێک بەیەکەوە بووین لە ژیانمان هەموو کاتێک بەیەکەوە بووە بەخۆشی و ناخۆشی بەیەکەوە مامۆستا ماوەی چەندێکە خەریکی نووسینی ئەم کتێبەی؟ ماوەی 2 ساڵ و نیوە تقریبان خەریکی نووسینی ئەم کتێبم زیاتر ئەوەی دەستی گرتم شەجەرەی خێزانە مەسیحیەکان بوو کەوا هەموو خێزانێک لەسەری سەرەوە هەتا مناڵەکانیم نووسیوە بە بەرواری لەدایک بوونیان و ئیشیان و مامۆستا قورس نەبوو ئەم شتانە ئاوا کۆپ کردەوەتەوە و هەموو لە دوی توێ ئەم کتێبەیە چاپ کردو بڵاوی کرد کەسە بوو یارمەتی و بە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان حسێنە ئەو یارمەتیەوم لەگەڵ بۆ نووسینی کتێبەکە بەڵام بۆ زانیاری خۆم هەوڵم ماوەکەوە پەیوەنی بکەم بەو هەموو خێزانانە ئایا چ بە تەلەفۆن ئایا بە دیدەنی بێت زانیاری وەرگرت بێ جگەلەوە لە کەنیسە ئێمە خۆمان هەنێ سجلات و تۆمارمان هەیە تۆماری لەدایک بوون تۆماری ژنهێنان تۆماری ئەوەی کە دنیا بەجێڵێ ئەمرێ لەوێ شاهر تۆمارە کرێ لەو کاتانەها ئەو زانیاریان هەم زیاتر لە کەنیسە وەرگرت و هەموویم تۆمار کرد لە کتێبەکەت. بەڵێ زانیاری ئەو کەسانەشی کە لە کتێبەکە باسە کردوون هەلێەوە وەرەگرتوون؟ زانیاری ئەو کەسانە کەسایەتیەکان خۆم زیاتر پەیوەنیم پێوە کردوون و کەسایەتیە کۆنەکانیش من خۆم بەهۆی ئەوەی کەواتە منم هەیە زانیاری تەواوم هەیە لە سەریانە لەبەرەوە وەکو کەریمی عەلەکە وەکو دکتۆر نووری فتوحی وەکو میخائیل ڕەزۆقی عەلەکە هەروەها لەگەڵ وەکو شەهید شەوکەت عەزیز ئەمانە هەمویان کەوە خەڵکی ئەم شارە بوون و خزمەتی ئەم شارەیان کردووە و ژیانێکی پێکەوە ژیان بوو. باشە مامۆستا مەسیحیەکانی شاری سلێمانی لە بواری هونەر و مۆسیقا و ئەمانەشا دەستێکی باڵایان هەبووە لە کۆنوانی لە دروستبوونی تیپی مۆسیقای سلێمانی و لە دامەزراندنی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی هیچ باسی ئەم لایەنەوە کردووە ئەم لایەنەوە فەرامۆش کردووە؟ بەڵێ نەک هەر لە مۆسیقا لێرە بەمەدح نەبێت مەسیحەکانی سلێمانی لە هەم دووربەی شتەکانی ئەم شارە پێشەنگ بوون ڕاستە لە پیشەسازیە لە بازرگانیە لە هەموو شتێکە ئەگەر تۆ لێی ورد بیتەوە لە هەموو شتێکە پێشەنگ بوون بۆ نمونە یەکەمین کەس کە فڕنی چەمونی حەجەریە نایە سلێمانی مەسیحی بوو یەکەمین کەس کە مەحمەلی سەهۆڵی لە سلێمانی دروست کرد مەسیحی بوو یەکەمین کەس کە شەکری کەلەی هێنایە سلێمانی هەر مەسیحی بوو یەکەمین کەس کە سەیارە و ئەمانە باس کردووە لە کتێبەکەوە نیە؟ بەڵێ ئەوانەی کە سەیارەیان هێنا و ئەدەواتی احتیاطی سەیارە و تایە و هەموو شتێک فیتەر و ئەمانە هەمویان هەر پێشەنگ بوون مەسیحی بوون. بەڕاستی کە باسی کرد مامۆستایەکسی سەرنجی زۆر ڕاکێشاوم چۆن منیش بتوانم کتێبەکەم دەست بکەوێت؟ کتێبەکە لە خزمەتایە هەموو کاتێک هەچ کاتێ ویستێ. زۆر سپاس بەسەر چاو زۆر سپاس مامۆستا گیان.
باسی ئەو بۆ نەکردن باسی هونەرمەندانی مەسیحی لە شاری سلێمانی هونەرمەندانی هەمان شت هەر پێشەنگ بوون لەوانە مامۆستا ولیەم یۆحەنا کە ئەتوانین بڵێن دامێزرێنەری مۆسیقایە لە سلێمانی مامۆستا لێرۆ ڕێز و سڵاومان هەیە بۆیان کە مامۆسای خۆم بوونەوە بەڵێ مامۆستا فەرەنسیس فەریدی عیسا فەرید داود زۆری کەسمان هەیە کەوا ناوەکانی ڕاستە نووسیوە لە کتێبەکە. بەڵێ چی هەیە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەوانیش کە بتوانن ئەوەی کە دێت و بۆ ئەو مەسیحانەی کە لە دوای ئەم کتێبەوە کاری دیکەی گەورە دەکەن بۆی کە ئەم کارانیان ون نەبێت و بینوسنەوە چیت هەیە بۆیان؟ وڵی بۆ نەوەکانی داهاتوو ئەوەیە کەوا ئەم مێژووە کۆنا ئەم ژیانە خۆشەی ئەم شارە بپارێزن و ڕێزی لێ بگرن و نەیفەوتێنن. بەڕاستی ئێستانەوەی داهاتوو یەکتۆز بەهۆی عەولەمە و مۆبایل و ئەم شتانەوە خەریکە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ ئەم شتە کۆنانە ئەم یادە جوانە کۆنانەی کەوا لەم شارەدا هەیە ئەفەوتێ بۆیە ئەبێ زۆر ورد بین و ئاگامان لە خۆمان بێ ئەم نەوانش یەک تۆز هەستیان بینینە سەر خۆیان ئەم یادە کۆنە جوانانە بپارێزن. ڕاستە. مامۆستا ئەمڕۆ بەڕاستی زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لێرە ئامادەی هەبوو زۆر سپاس کە ماندوومان کردیت و کە هاتی بوو ئێرە ئێمە ئێوە هەموو کاتێک من لە خزمەت ئێوە شارە جوانەکەم شارە حیاتەکەم دەسەکانە خۆش بێ و هەر بمێنیت و تەمە درێژ بیت مامۆستا زۆر زۆر سپاس بۆ مامۆستا لەتیفکان بەیانێ لەگەڵمان نابووی.